بە شێوەیەکی گشتی لە ئیدارەی سربەخۆی سۆران چاردە بنکەی دەنگدانمان هەیە نزیک 61 کوێزگەیە و ژمارە دەنگدەرەکان 17244 دەنگدەرە بە شێوەیەکی گشتی لە سعات هەفتی بەیانیەوە هەموو وێزگەکان بەڕووی دەنگدەراندا بێ کێشە هەموو وێزگەکان ئیشیان کردووە تا ئێستاش کە دوازدەی نیوەڕۆلای داوە تقریبا نسبەی دەنگدان لە 170 بۆ 75 تێپەڕیەتە. باشە گۆڕانکاریەکان ئەمساڵ چین بەراورد بە ساڵان ڕابردوو. تەنها ئامێرەکان مەزبوطتر کراینە لە ڕێگەی فەیسەوە ئەو کەسەی کە لە ئەسنای بایۆمەتری پەنجەمۆری هەبوو ئێستا نەماوە یاخود لە ئەسنای بایۆمەتری پەنجەمۆری هەر نەبووە لە ڕێگەی فەیسەوە توانین بەڕێ بکەین. باشە جیاکردنەوەی هێزەکان بە تایبەت باڵێت بنکەیەک و هێزیش تایبەتی لێ ئەمە ئەم گۆڕانکاری چۆن بڕوویدا؟ ئەوە بخۆی ئەمینیتەوە سەر وەزارەتەکەی چونکە تو حەسەب وەزارەت و حەسەب ئەو شوێنێک کە پێشمەرگەیان هێزی پاسەوانی یاخود زێرەوانی هەر یەک بە شێوەیەک لە شوێنێک حەسراکرێتن ئەو حەسرانە ئەو هاالێک زیاکرانی و هەر مەکتەبە و هێزێکی بەرکەوت. باشە بەراورد بە ساڵان ڕابردوو لەم ساڵدا پرۆسەکە زووتر ڕۆشتوە یاخود هەروەک ساڵان ڕابرد ڕۆشتە؟ زۆر باشتر بووە یعنی لە چاو ساڵانی لە چاو ساری پاڵ پار زۆر باشتر بوو.